بەڵێ ئێمە تقریبا ماوەی زیاتر لە مانگونیە کە بێ ئەمروزاریمان لەلایەن بەغداوە بۆ دەرچووە کە ژمارە من 1800 خەریجە هەموو جۆرە کۆلێژەکانمان تیادایە ئێمە تقریبا تەقدیمان کردو بە کەرکووک هەموو شتێکمان نێرەیە مەحەویلادا بیتاقەسەکەم بیتاقە تەموینی 50 کەرکووکمانێ تاپۆمانەیە تەنها بە بیانی ئەوەی 400 نەفەر لەو 1800 کە تەقدیمان کردووە کە گوایەت نفوسمان کەرکووک نییە تاوانی ئێمە چێکە نفوسمان کەرکووک نییە باشە ئێمە ینی چەندی ساڵە لە کەرکووک ئەژینەوە تقریبا 30 ساڵ ئێمە لە کەرکووک ئەژین 50 کەرکووکمانێ هەموو شتێکمان تەقدیم کردو هەموو نەتەوەکانمان تێدایە عەرەبمان تێدایە تورکمانمان تێدایە کوردمان تێدایە هەمانە نفوسی هەموو ناوچەکانی عێراقە بەغا يعني شبيلا مسلمان تدا بل إيه مهما نفوس بان هريم مان تدا همون نتوكان مان تدا همون شونيك مان تدا محافظ تقريبا 2 هفته أبيت إما تقديما كردو ملفكان من الله نجوبت أنا دينو روش رأك يا شيخ هفته رأك يا شيخ مليرة أو ستين داعش ليرة رجاء أجري هتاكو ولام من بأدم ولام يكي براستي يعني أمانوي شتێکی بە تەکیل بەرگرین هەتاکو بڕۆینەوە ئەوان ئەمە 2 هەفتەیە هەر ئەڵم بەیانی دوو بەیان شتێکی بەڕاستی پێمان نادەن قسەیەک بەڕاستی نادەن تا ئێمە یعنی نتمائن و تەوا بڕۆینەوە بمان خۆن داشی حتا ئەو کاتە حتا ئەو با بڵێن ڕۆژە باشەمە ئەمە بەس هەرڵم بەیانی و دوو بەیانی و ڕۆژە بات و تەواو ئێمە شتی وەمان ناوێ ئێمە دانیشتوین هەلێرە ئەمە 2 هەفتەیە هەموو هاوڕێ و ئەوانەی گەڵمان هەمویان مباشەریان کردووە ئێمەش حەقی خۆمان ئێمە ئەمە ویزاری دەرچوە پێمان